سڵاوتان لێ بێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینەوە میوانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان هواتە بەرنامەیەمە بینەران. بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە گەرم و گەشترین سڵاوەکانتان لێبێ زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەران دەبینەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی ئەمڕۆکەشمان چەند نامە و بابەتی ئێوەی عزیزیش لە خۆگرێت ناوبڕێکی کورت وەربگرن بە یەکەمین بابەت کە راپۆرتێکە دێنەوە خزمەتان. دەرمانی زەمانی دەری دەکەی کاری هەم رازێرە ڕەشان بێداری هەم رازێرە ڕەشان بێداری ڕاحەتی دەسەیۆ کەڵبەی بینت بارەکە تەسکینی دڵەیۆ کەڵبەی پەرزەخە سكتانارك فصلي بحارة شيرين عراي شريد وكوسارة شيرين عراي شريد وكوسارة بوكسي حساه وكالغي هوا وصير باف لدوري عزيز هو كالغي
کی شاه کلبی هواری دیران کتاریک فرا کلبی لدیدی زارك يا دردالم كن هادمي شوبت ياري هو كلبي ديريني خان زارك يا دردالم كن هادمي شوبت ياري هو كلبي ديريني خان شوبت ياري هو كلبي ديريني خان تا لە بەرنامەکەمان بەنامەی کاکتەهاوە دەست پێ بکەین کاکتەهای کوردستانی کاکتەها نووسیبێتی لەم ڕۆژانەی دواییدا راپۆرتێکم کە لە سایتی شارپرێس خوێندەوە لەم راپۆرتەدا سەر کۆنسولگەری کۆماری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان لەبارەی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێم قسەی کردووە و توویەتی ئێران لە کاتی جەنگی 12 ڕۆژە لەگەڵ ئیسرائیلدا سێ چاوەڕوانی لە حکوومەت و دەسەڵاتدارانی کوردستان هەبوو کە هەر سێ چاوەڕوانیەکەی بە ئەرێنی جێبەجێ کراون. فەرامەرز ئەسەدی کونسوڵی گشتی کۆماری ئیسلامی ئێران لە هەرێم باسی پەیوەندیەکانی هەولێر و تاران دەکات و دەڵێت لە هەردوو دیوی ئەم سنوورە دوو نەتەوە ناژین بەڵکو یەک نەتەوەن دەشڵێت ئەمەش بووەتە هۆی ئەوەی پەیوەندیەکانی نێوانیان زیاتر پەرەبستنێت. ناوبراو هەروەها وتوویەتی خەڵکی هەردوو دیوی ئەم سنوورە پەیوەندی خزمایەتیان هەیە. لە بابەتە سیاسەکانیشدا ئێستا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە باڵاترین هەستی خۆی داوایە. ئەماژێ بەوەش کردووە کە ئێران لە کاتی جەنگی 12 ڕۆژەی لەگەڵ ئیسرائیلدا سێ چاوەڕوانی لە حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەبوو کە هەر سێ چاوەڕوانیەکەی بە ئەرێنی جێبەجێکراون. فەرامەرز ئەسەدی تەنیا باسی یەکێک لەم چاوەڕوانیانە دەکات کە هەرێم لە 12 ڕۆژەی جەنگدا نەبووەتە سەرچاوە هێرش بۆ سەر کۆماری ئیسلامی و لە کۆتاییدا دەڵێ ئەگەر بە ڕاستگۆیی ئەو باسی بکەین ئەمان بە تەواوەتی مافی دراوسێتیان بە جێبەجێ کردووە. ئەلبەت چاوەڕوانیەکانی تری چی بوون کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە جێبەجێکراون باسی لێوە ناکات. بەڵێ هەر لەمبارەوە کاکتەها دەڵێت کە پێویستە چەند ڕوندکردنەوەیەک بخەمە ڕوو و ئەوەش ڕاستە کە لە هەردوو دیوی ئەم سنوورەوە دوو نەتەوە ناژین بەڵکو و یەک نەتەوەن ئەوێژ نەتەوەی کووردە هەمان نەتەوە کە کۆماری ئیسلامی 47 ساڵە بە دڕندانەترین شێواز بە بیانووی تێروریست و جودایی خوازبوون سەرکوتی دەکات. ئەمان نەتەوە کە لە مافە سەرەتاییەکانی بێبەش کراوە هەمان نەتەوە کە تەنانەت ڕێگای نادەن بە زمانی دایکی خۆیان بنووسن و بخوێنن. لاوانی ئەم نەتەوەیە کە داوای مافی خۆیانەکەن ئێستا لە زیندانەکان ویان هەر لەم ماوەیەدا ژمارەیەکی بەرچاویان ئێعدام کراون. ئەم لەم کوردستانەدا کۆماری ئیسلامی هەر چەشنە جموجۆڵێکی مەدەنی و کولتوری ئەم نەتەوەیە بەرپێدەگرێ و سەرکوتی دەکات. ژینا کچێکی کوردی سەقز کوشتیان تەنیا لەبەر ئەوەی دوو تاڵەمووی بەدەرەوە بوو چون ناوی کوردی لەوێ قەدەغە کراوە ناوی ژینایان بۆ نەسەلمان دەبێ بووترێ نەخێر ئێوە ینی کۆماری ئیسلامی نەتەوەی کورد نین تەنانەت ڕۆحم بە نەتەوەی خۆتان ناکەن و سەراسەری ئێرانتان خەڵتانی خوێن کردووە. نابەرابەری و نایەکسانی و بێعەداڵەتیتان گەیاندوێتە ئەو پەڕی خۆی. نەخێر ئێوە نەتەوەی کورد نین. کورد وەک نەتەوەیەک ئاشتی خوازە باوەڕی بە پێکەوە ژیانی هێمنانەی هەیە بەڵام ئێوە دژی هەموو ئاشتەوایی و دژی هەموو بەها مرۆییەکانن لە ڕاستیدا دژی هەموو نەتەوەکانن.
بڵێ کاکسەها لە درێژەدا نووسیویەتی پێش کۆماری ئیسلامی و لە ماوەی دەسەڵاتی پڕ لە جەنایەتی ئەم دەسەڵاتە سەرەڕۆیە ئەم پەیوەندیەی نێوان بەشەکانی جیا لە یەکی کوردستان بەتایبەت لە باشوور و ڕۆژهەڵات لەسەر بنەمای هاوشارەنووسی بووە و ئێستایش بەردەوامە و ڕەبتی بە کۆماری ئیسلامی نییە. ئەم خەڵکە لە کاتی تنگانەدا بەهانای یەکەوە چوون، بەڵام کۆماری ئیسلامی لەم ماوەی دەسەڵاتیدا زۆر هەوڵیدا ئەم پەیوەندیە بشێوێنێ. سنووریان بۆمباران کرد، هێرش و پەلاماریان کردە سەر هەرێمی کوردستان، تیمە تروریستیەکانیان لە شارەکانی هەرێمی کوردستان بڵاو پێکرد، سەدان کەس لە نێرانی سیاسی خۆیان کە پەنایان بۆ هەرێمی کوردستان هێنابوو تیرۆر کرد، نائەمنی و ئاژاوەیان نایەوە، تەنیا بۆ ئەوەی پەیوەندی نێوان ئەم دوو بەشە لە کوردستان بشێوێنن. لەبیر ناکرێت لە کاتی ڕەفراندۆمی خەڵکی هەرێمی کوردستان بۆ سربەخۆیی کۆماری ئیسلامی دژ بە ئیرادەیەم خەڵکە ڕاوەستا و گەماڕۆی خستە سەر هەرێم و دواتر بە سەرپەرستی قاسم سلێمانی پەلاماریان کردە سەر کەرکووک و داگیریان کرد. نەخێر، ئێوە هیچ کات پەیوەندیتان لەگەڵ خەڵکی کوردستان باش نەبووە. خەڵکی هەرێمی کوردستان کاتێک ئەم هەموو ژنایەتە دەرهەق بە برا و خوشکەکانی خۆیان لە ڕۆژهەڵات دەبین و دەبیستن، ئێوە وەک داگیرکەری کوردستان و سەرکۆزگەری مافەڕەوەکانی خەڵکی کوردستان دەناسن. بەڵێ ئەگەر لە شەڕی 12 ڕۆژەدا بە قسەم بەکرێگیراوە مەجال نەدراوە لە سنوورەکان هێرشی بکرێتە سەردام و دەستگاکانی سەربازی و ئەمنی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستان پێش هەموو شتێک دەگەڕێتەوە بۆ بەرپرسیارەتی لایەنە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە پایبەندی خۆیان بە بەڵێنەکانیانەوە نیشانداوە کە نابنە هۆی زەخت لەسەر هەرێمی کوردستان. ئەم لایەنانە لەواناش کۆمەڵە زۆر دەمێکە ساڵەها پێش شەڕی 12 ڕۆژە بەهۆی سیاسەتێکی دیاریکرا و ڕایان گەیاندووە کە هەرێمی کوردستان بە پشتە جبهەی هێزەکانی خۆیان نازانن، لە هەرێمی کوردستان چالاکی نظامی ناکەن. لەم هەرێمەوە لە باوەشی گەرمی خەڵکی هەرێمی کوردستان پژەستور بە مێژووی هاوبەش و چارەنووسی هاوبەشی نێوانیان کار و چالاکی سیاسی دەکەن. ئارامی سنوورەکان پێش هەموو شتێک بەرپرسیارەتی لایەنە سیاسیەکانی کوردستان بەم سیاست و بەڵێنانە نیشان دەدات. بەڵام لە بەرابەردا کۆماری ئیسلامی چی کردووە و ئێستاشی لەگەڵ بێ زەخت و فشار دەخەنە سەر حکوومەتی هەرێم کە ئەم خەڵکە ڕاگوێزن بۆ ئەو شوێنانە کە تەنانەت ژیانی ئاسایی تیایدا مشکلە. ژمارەیەکی بەرچاو لە بنەماڵەکان کە پتر لە 40 ساڵە لە دەست کوشتن و ئەزیەت و ئازاری کۆماری ئیسلامی ناچار بوون ڕۆژهەڵاتی کوردستان بەجێبێڵن و لە هەرێمی کوردستاندا جێگیر بن، ئێستا ئەم خەڵکە و لایەنە سیاسیەکان بە دوژمنی خۆی دەزانێت. لە پێشدا موشک بارانیان کردن، هەموو جارێ درۆنەکانیان دەنێرنە سەر ئاسمانی هەرێم، تیمە تێرۆریستیەکانیان دژی هێزە سیاسیەکان و چالاکوانانی سیاسی و مەدەنی بەردەوام خەریکی پیلانگەڕان. کونسولەکانی لە هەرێم لە شاری هەولێر و سلێمانی بۆتە مەرکەزی ئەم پیلانگێڕیە دژ بە چالاکوانانی سیاسی لە هەرێمی کوردستاندا و دەڵێت کە ئەمە تەنیا بەشێک لە کارنامەی ڕەشی کۆماری ئیسلامیە لێرەدا لە هەرێمی کوردستان. بەڵێ کاکتەها لە کۆتایی نامەکەیدا ئەڵێت عێراق بە گشتی و کوردستان بە تایبەتی تر ئاخرین سەنگەری دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەیە. هەموو ئەو شوێنانە لە ناوچەکە کە زەمانێک تەڕاتێنی تیادا دەکرد لە دەستی داوە، بۆیە هەوڵ ئەدات ئەم سەنگەرە بپارێزێ. بەڵام گومان لەوە دانیە کە پاراستنی ئەم سەنگەرە بۆ کۆماری ئیسلامی یاسان نیە. درەنگ یازوو لەم شوێنانەش جێگە و پێگەی خۆی لەدەست ئەدات بە چەند هۆی سەرەکی. یەکەم، نەزمی جیهانی و نەخشەیە کە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاستەیە. کۆماری ئیسلامی بەم پێکهاتە جێگایکی نییە. دووهەم، جگە کە لە ڕەوتی سەر بە کۆماری ئیسلامی لە نێو بازنەی دەسەڵات لە عێراق، پێکهاتێ دەسەڵات لە عێراق لەسەر ئەسپی دۆڕا و حیساب ناکەنەوە. سێهەم، زۆربەی خەڵکی عێراق بە کوردستانەوە دڵخۆشیەکیان لە کۆماری ئیسلامی نییە. ئەم دەسەڵاتە بە سەرەڕۆ سەرکۆزگەر و ناسەقامگیر دەزان و چوارەم و لە هەمووی گرنگتر دۆخی داڕما و یابووری و سیاسی و کۆمەڵایەتی ناوخۆی ئێران و نەبوونی مەشروعیەت و بێزاری بەرینی خەڵکی ئێران لەم دەسەڵاتەیەکە هەوڵ و تەقالاکانی کۆماری ئیسلامی پوچەڵەکاتەوە.
دموکراسی تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لەژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە دیدارەکان دەنگی مەکان دینی باشان فرۆشتووە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدیم لە هالیوود هیچ نەخشێکی تێ نەبوایە خەجاڵەت ناکێشی جەنگی هێز و دەنگی بمبێ خەونی منداڵی کوشتووە بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکات جەنگی هێز و دەنگی بمبێ خەونی منداڵی کوشتووە دیدارەکان دەنگی مەکان دینی باشان لبین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی لە هالیوود هیچ نەخشێکی تێ نەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدیم لە هالیوود هیچ نەخشێکی پێ نەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە چاوان کاک عەباس لە تارانەوە بە زمانی فارسی نامەیەکی بۆ نردوین کە ئێمە بەشێکی گرنگی نامەکەمان وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی کە پێشکەش پێوە یازیزی بکەین. کاک عەباس نووسیبێتی 2 ساڵ پێش ئێستا کە هێرشی حەماس بۆ سەر شارۆچکەی نزیک غەزە دەستی پێکرد ئەو کات پێشبینی داهاتووی ئەم هێرشە بەڕاستی ئاسان نەبوو. لەو کاتەدا پێشبینی دۆخی ئێستا ینی ئاگربەس و پاشەکشەی فەرمی ئیسرائیل و ئازادکردنی دیلەکان نەدەکرا. شاید بەڕوونی پێشبینی دۆخێک کە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ماوەی ئەم 2 ساڵەدا تێیپەڕاند دیار نەبوو. هەر بۆیە لەوانەیە پێشبینی داهاتوویش وەک پێشبینی پێشوو ئاسان نەبێت. بە بۆچوونی من ئەم شەڕە
لە خەباتی فەلەستینیەکاندا گۆڕانکاریەکی استراتیژی دروست کردووە، هەروەک ئیسرائیلیش تووشی سەر لێ شێواوی استراتیژی هاتووە. گەورەترین دۆڕانی ئیسرائیل لە مەیدانی شەڕ یان ژمارەی کوژراوەکانی یان شکستی زانیاری لەم شەڕەدا نییە. گەورەترین شکستی ئەوەیە کە ئەو بەرگی مەزلوم نمایی کە دوای هۆلۆکۆست لەبەری کردبوو گۆڕاوە بە بەرگی تاوانبار. ئەگەر نەوەی کۆنی ئەوروپا بەهۆی هۆلۆکۆستەوە خۆیان خەرزاری ئیسرائیل دەزانی، ئێستا نەوەی نوێی وڵاتانی ڕۆژاوایی بە ئاراستەی دژە ئیسرائیلی گەورە و گەورەتر دەبێت. ئەمە خاڵی دەستپێکی قەیرانی ئیسرائیلە بەمەرجێکە ببوون فلستینیەکان وریای بن و ڕێگە نەدەن گروپە تونڕەوە ئیسلامی و جیهادیەکان کە ئەم وێنەی ئێستای ئیسرائیل وەک دەسەڵاتێکی تاوانبار لە ڕێگەی ڕەفتار و سیاسەتە جەنایەتکارەکانیەوە کە خوڵقاندوویەتی باسازی بکرێتەوە. بڵێ وێنەی ئێستای فەلەستین نەک لە ئۆپراسیۆنی ناحەز و نامەعقولی 7 ئۆکتۆبر بەڵکو لە مەزلومیەت خۆیان لە ماوەی 2 ساڵی ژیان لە غەزەدا بەدەستان هێناوە. ئەگەر ئەمڕۆ دەبینین کە لە سەرانسەری ئۆروپادا دژ بە ئیسرائیل خۆپێشاندان دەکرێت یان پەرلەمانی ئیسپانیا بازرگانی چەک لەگەڵ ئیسرائیل قەدەغە دەکات یان ئیتالیایەکان شەرمەزارن لەوەی کە دەبێت لەگەڵ تیمی تۆپی پێ ئیسرائیلدا یاری بکەن یان نێتانیاهو لە ترسی دەستگیرکردن ڕێگای فڕۆکەکەی بۆ ئەمریکا دەگۆڕێت یان تەنانەت ڕۆژنامەی هارتس دەنووسرێت. ئیسرائیلیەکان کە لە گەشتی ئەوروپا داگەڕانەتەوە دەڵێن فەلەستینی کە لە ساڵی 1940دا بە زۆر سڕایەوە ئەمڕۆ لە دەرەوەی سنوورەکان لە هەموو شوێنێک ئامادەیە. ئامادەبوونێکی زیندوو سەرسەخت یان بۆ یەکەم جار ئاراستەی دژایەت بەرامبەر بە ئیسرائیل تەنانەت لەناو جوولەکە ئەمریکەکانیشدا بە توندی بەرز بووەتەوە و زیاتر لە 60% پێیان وایە کە ئیسرائیل لە غەزەدا تاوانی جەنگی ئەنجامداوە. خۆپێشاندانی 100,000 کەسی دژ بە ئیسرائیل لە ئەوروپا ئەنجام دەدرێت. تەنانەت ئەمریکای باشووریش کە هەمیشە حیات خەڵوەتی ئیسرائیل و ئەمریکا بووە گەیشتوێتەوە خاڵێکە سەرۆک کۆماری کۆلۆمبیا نێتانیاهوی وەک بکوژی منداڵان دادەنێت و بە ترامپ دەڵێت ئەگەر سوپای خۆت بنێریتە غەزە منیش سوپای کۆلۆمبیا دەنێرم و ئێمە لەوەی دەجەنگین. یان ئەوەی ترامپیش دەڵێت ئیسرائیل ناتوانێت لەگەڵ جیهاندا بجەنگێت. هەمووی دەرخەری ئەم واقعیەتەن کە ئەمڕۆ بیرۆڕای گشتی جیهان وەڵامی داوەتەوە کە لە ژێر ئاڵای مەزلومیەتدا ناتوانرێت خراپترین تاوانەکان بکرێت. ئەمانە هەمووی بەرهەم و ئەنجامی لۆژیکی ئەو تاوانانەیە کە لە غەزە بەڕێوەچووە. ئەمە بووە خاڵی هێزی فەلەستینیەکان. بەڵام 2 ساڵە نیشانیدا کە شەڕ دەست پێ دەکات تەنانەت لە نابەرابەری هاوسەنگی سەربازیدا، بەڵام شەڕ چارەسەری کۆتایی نییە و چارەیەکی جگە لە گفتوگۆ نییە لە کۆتاییدا. ئەم شەڕە نیشانیدا قەزاوەتی بیرروڕای جیهانی بۆ هەر هێزێکی سیاسی و هەر وڵاتێک گرنگە، نەک هەر قەزاوەتی دەوڵەتەکان و ئەنجومەنی ئاسایش بەڵکو قەزاوەتی نەتەوەکان و بیرروڕای گشتی جیهانی زۆر گرنگتریش بووە لەوان، چونکە ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و خێرایی گواستنەوەی فیلم و هەواڵ و بۆچوون و بیرروڕای گشتی جیهانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سربەخۆ لە میدیا نەریتی و فەرمیەکان بە خێرایی شکڵ دەگرێت. ئیسرائیل کە هەمیشە دەسەڵاتی زۆری لەسەر ڕەوتی میدیا سەرەکیەکانی جیهان هەبووە، ئێستا لە دەستی داوە چەندین جاریش دانیان بەم لاوەزیەدا هێناوە. لەبەرەوە بەدەستێنان و پاراستنی هاوەحساسی و هاوڕێتی و هاوبیرروڕایی گشتی جیهان هۆکاری گرنگی هێزی نیشتمانیە لەم نێوانەدا، هێزێکە لە جەریانی ئەم شەڕەدا جێگۆڕکێ بێتی هێنا. بەو ئەندازەی ئیسرائیل لە دەستیدا فەلەستینیەکان بەدەستیان هێنا. ئەمە سەرەتای ڕێگایەکە پاراستنی ئەم هێزە بە پلەیەک سەخترە لە بەدەستێنانی. ئەمە ئامانجا بە پشبەستن تەنها لەسەر سیاسەتی سەربازی بەدەست ناکەوێت، هەروەک ئیسرائیل سەرەڕای هێزی سەربازی بەرفراوانی خۆی نەیتوانی بیپارێزێت و ئەو هاوپشتی و هاوسۆزیە جیهانیەی لە دەستدا کێسا فەلەستین بەدەستێنا و ڕاگرتنەکەی هەروەک گوترا سەخت دەبێت ئەگەر دووبارە هێزە ئیسلامیەکان و تۆندڕەوەکان بەو شێوە تەداخلی تیا بکەن. کاگە باز لە کۆتایی نامەکەیدا باز لەوا کات کە باز لە پرسیارێکە کات و هەڵێت پرسیارێک دێتە ئاراوەبیژ ئەوەیە کە ئەم دۆخە چ ڕێگایەکی و چ کاریگەریەکی لەسەر ئێران هەیە. ئایا هێشتا دەتوانرێت استراتیژی ڕابردوو بەردەوام بێت؟ ئایا
ئەو استراتیژە ئەنجام بەخش بوو کە گیرایەبەر ئایا ئامێری جێبەجێکردنی ئەو استراتیژە ماوەتەوە وەبوونی هەیە بە گۆڕانی استراتیژی ناوچەی لەگەڵ ئەم ئەندازە گۆڕانکاریە بەرفراوانە لە جیهان و لە ناوچەکەدا لە ماوەی ئەم 2 ساڵەدا هاتوۆتە ئاراوە ئەوە نیشان دەدات کە استراتیژی پێشووی کۆماری ئیسلامی کە لە بنەڕەتدا سەرنجی لە ڕاستی نەبوو کارایی خۆشی لەدەستاوە. کۆماری ئیسلامی یان دەبێ خۆی بگونجێنێ کە ئاکامی نەمانەتی یان دەبێ هەر لەسەر ئەو ڕێچەی تا ئێستا بەردەوام بێ کە ئەویش ئاکامەکەی هەر نەمانە. یەکێکیان زووتر و یەکێکیان درەنگتر. ئەمە دوو هەڵبژاردەیە لە بەردەم کۆماری ئیسلامیدا. بڵێ تالب کاتێک چاو لە جیهانی ئەمڕۆ دەکەین بەداخەوە سەر ڕای سەرچاوە بەرفراوانی و سامانی زۆر لە جیهاندا چاوچنۆکی و بێسنووری چینی سەرمایەدار بووەتە هۆی دۆخێکی ئازاردەر بۆ زۆربەی دانیشتوانی ئەم جیهانە بە شێوەیە کە هیچ یەکێک لە پەیوەندیە حکومڕانیەکان لەسەر کۆمەڵگەی جیاواز بەرژەوەندی ڕاستەقینە بنیاننەران و بەرهەمهێنەرە سەرەکیەکانی دابین و دڵنیا ناکات. بوونی هەزاران مانگرتنی کرێکاران و ناڕزایەتیەکانی خەڵک لە بوارە جیاوازەکانی بەرهەمهێنان و شقامەکاندا شایەتی ئەم ڕاستیانەیە کە جیهانی ئەمڕۆ گەیشتووەتە ئاسی ڕوبەڕووبوونەوەیەکی سیاسی لەگەڵ دەسەڵاتی ستەمکاران و داگیرکاراندا کە بێگومان غەزا یەکێکە لە بەرچاوترین دەرکۆچەکانی ئەم دۆخە قەیراناویە. بە دوای پشتیوانی بەرفراوان و ڕۆژ لە دوای ڕۆژ زیادبوونی ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا بۆ غەزا نیشانەی تووڕایی ڕق و ناڕزایەتی قوڵ لە کردەوەی دەوڵەتە سەرمایەداریەکان لە وەڵامدانەوە بۆ داواکاریە بنەڕەتیە پێشێلکراوەکانی خەڵکی ستەملیتەی غەزەیە. هەتاو جێگایەکە دەسەڵاتە زۆرزارەکانیان ناچار کردووە بیر لە ئاشتی و سۆح بکەنەوە. بەڵام ئەم هەوڵە نەکەر نەیتوانیوە بێتە کۆس بۆ پشتیوانیکردن لە خەڵکی گەمارۆدراوی غەزە بەڵکو ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر لە پەرەسەندندایە. بەڵێ بە کورتی ئەوەی کە لەم بابەتەدا لە درێژەدا وترێ ئەوەیە کە بە پلانی ئاشتی ترامپ باز لێ دەکات. ئەم پلانەکە بە پلانی ئاشتی ترامپ ناسراوە ئەگەشتی مافە پێشێلکراوەکانی ملیۆنان فەلەستینی نیشتەجێ لە ناوچە گەمارەوە دراوەکاندا پشتگوێ دەخات و لە کردەوەشدا داگیرکاری و دیلگیری ئەوان بە فەرمی دەناسێتەوە. سەرڕایەوەش ئەم پلانە ڕنگدانەوەی ئەو پشتیوانە جیهانیەیە لە دژ بە داگیرکاری و کوشتاری ئینسانەکان لە کەرتی غەزە و ئەوە ڕوونەکە پلانی ئاشتی پێشکەشکراو لەلایەن ترامپەوە لە خزمەت ڕزگاری و ئازادی خەڵکی ئازاردیدەی فەلەستین بە تایبەتی گەلی گەمارودراوی غەزەدا نییە. ڕوونەکە ڕێخەرە سەرەکیەکانی هێرشە درندانەکان بۆ سەر غەزە توانای گۆڕانکاری بە بەرژەوەندی خاونە ڕاستەقینەکانی خەڵکی فەلەستینیان نیە. ڕوونە کە جێبەجێکردنی ئەم پلانە بێگومان دەبێتە هۆی بەردەوامبوونی ئاوارەی ملیۆنان فەلەستینی لە لای شەوقۆڵبوونەوەی نفوزی ئیسرائیل لە خاکە داگیرکراوەکاندا و زیادبوونی ئامادەبوان و دەستێوەردانی ڕاستەوخۆی هێزە گەورەکانیش وەک ئەمریکا لە غەزەوە ناوچەکانی دیکەی فەلەستین. کەواتە تەماشای ئەرێنی بۆ پلانێک کە دیلکاری و داگیرکاری و بەردەوام ژێر ستەمبوونی خەڵکی لە خاکی فەلەستین لە خۆ دەگرێت خەیاڵکردنە و لە دانی بیرروڕای گشتیە لە ماهیەتی ڕاستەقینەی ئەو پلانە. تەنیا خاڵێکی ئەرێنی ئەم پلانەکە باسی لێ بکرێت ڕاگررتنی شەڕ و وێرانی و کاولکاریە کە دەرفەتێک دەخڵقێنە کە خەڵق هەناسەیەکیان بێتەوە بەر و بیر لەوە بکەنەوە کە چۆن دەتوانن مافی پێشێلکراویان بەدەست بێنن و بەدی بێن. بەڵێ تەنها ڕێگەی ڕزگاری گەلی ستەملیتەی فەلەستین سەر بەخۆی کردار و پشنەبەستن بە پلان و بەرنامەی هێزە ئەمپریالیستیەکان دەوڵەتە سەرمایەداریەکان و گروپە کۆنەپەرستەکان و تاوانبارانی ناوخۆ لەوانە حەماسە. چارەسەری کێشەی خاکە داگیرکراوەکانی فەلەستین پێویستی بە کۆتاییهێنان بە ژیانی دەوڵەتە دەستڕێژیکارەکان و بەهێزکردنی و بانگەشەیەکە بە دیاریکراوی لە مافەکانی فەلەستینیەکان بۆ سەلماندنی مافی چارەی خۆنووسین بەرگری دەکەن و دوورکردنەوەی هەر ئاراستێکی سیاسی کە لە کردەوەدا ببنە ڕێگەر لە سربەخۆیی و ڕزگاری ئەم خاکە. پێشتری باسێکمان لەوە کرد کە تەنیا خاڵی ئەرێنی کۆبوونەوەکەی شەرم و شێخ ئەو بوو کە شەڕ و کوشتار و کاولکاری کۆتایی پێبێت و هەر چەندە
ئەگەر ئەمە کاتیش بێ بۆیە دەبێ ئەوە بڵین کە کاتی چوون بەداخەوە خەڵکی بێدیفاع لە فەلەستین ساحبی هێزی ڕێکخرا و سربەخۆ نەبوون لەوە کاتدا تا بتوانن لەم دەرفەتە کەڵک وەرگن لەم بارەوە قسەمان کردوە بەڵام خاڵی جێگای سەرنجەوەیە کە ئەم کۆبوونەوەیە واتە کۆبوونەوەی شەرم و شێخ جارێکی تر و دەقتر پێگەی لاوازی کۆماری ئیسلامی لە ناوچەکە جارێکی ترە مەیخستەوە ڕوو کە شەڕ دەست پێ دەکەن بێ کۆماری ئیسلامی شەڕ دەوەستێنن بێ کۆماری ئیسلامی لەسەر دۆخی ناوچەکە تەسمیم دەگن و بڕیار دەدەن بەبێ بوونی کۆماری ئیسلامی بڕیار لەسەر دۆخی فەلەستین نەدەن بەبێ کۆماری ئیسلامی ئەمە هەمان کۆماری ئیسلامیە کە ئیدعای دەکرد هێزی یەکەمە لە ناوچەکەدا بەرەی مقاومەتی ڕێخستووە کە هیچ بڕیارێک لەسەر چارەنووسی ناوچەکە ناتوانێت بێ ئەوان جێبەجێ بکرێت ئەمەش ئاخبەت و دواڕۆژی حکوومەتێک کە لەسەر ئەساسی بێمافی و سەرکوت خۆی ڕاگرتووە حکوومەتێک کە درۆ و فری و گەندەڵی بەشێکی گیانەکراوە لە پێکاتەکەیەتی حکوومەتێکە سەرڕۆیە خۆسەپێنەرە عاقبەتی لەو باشتر نابێت دەبێت چاوەڕوان بێ کە ڕۆژێک لەسەر چارەنووسی خۆشی بڕیار بدرێ بەڵام ئەم بڕیارە لەلایەن خەڵکی کرێکار و زەحمەتکێش و لەلایەن ستەملێکراوانی کۆمەلگاوە درێ بڕیاری کۆتایی بە دەسەڵاتێکی سەرکوتگەر و جێگیرکردنی دەسەڵاتێک لە جێت ئەو کە ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان لە ژیان مسۆگەر بکات فەرمونون ناوبڕێک ببینن نامێکی کاکالیدمان هێگەر هەڵە نەکەم دێنەوە لادە رهستي بابكم رقمي من عليم رقمي من عليم ايقش بيا دربو ايقش بيا دربو اي باب بريح عالم اي باب بريح عالم او 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 لا لا خودكم هستي ورقي دكم ببودركي همشيكن سيف شد بودكم سمزي بلا درسكم او 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 لا خودكم هستي ورقي دكم ببودركي همشيكن سيف شد بودكم سمزي بلا درسكم عشقم سيف شد بودكم سمزي بلا برزكم او 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 لا تودكم هستي ولدي دكم بودركي عشقم سيف شد بودكم سمزي بلا برزكم
اردش بسليماني اردش بسليماني ارجو جمل دياره ارجو جمل دياره هي ببرزك كوجه هي ببرزك كوجه ارخمله من باره ارخمله من باره او 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 لا خودكم هستي ورقي دكم ببودركي حمشكم تبسي فشد بودكم سلزي بلا برزكم او 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 لا خودكم هستي ورقي دكم ببودركي حمشكم تبسي فشد بودكم سلزي بلا برزكم تا لە بنامەیەکی تری بەرنامەکەمان نامەی کاک خالەدە لە نووسراوەیەکدا دەڵێ لەسەر دۆخی ئێران دەدوێواتە بە قسەی خۆی هەندێک بابەت دەخاتە ڕوو کە لەوانەیە لەگەڵ بۆچوونی زۆر کەسیش نێتەوە داوای لە ئێمە کردووە کە لەم بەرنامەیەدا ئیسفادەی لێ بکەین کاک خالد دەڵێ ئێرانی ئەمڕۆ لە خاڵێکدا ڕاوەستاوە کە نا تەوانی پێشوونی هەیە نە ئیرادەی گەڕانەوە هێشتا ئاسوێکی ڕووناک لە پێشەوە بەدی ناکرێت وڵاتی کە دەیتوانی لە ڕەوتی گەشەپێدان و چاکسازی هەنگاو بنێت ئێستا لە هەڵوەسراوەیدا ماوەتەوە لە ئێرانی ئەمڕۆدا ئابووری لە جوڵە وەستاوە دەوڵەت لە بێبڕیاری و نقمبووە و کۆمەلگا لە نێوان ناومێدی لە دەسەڵات و چاوەڕوانی لە جەهاتوودا ماوەتەوە ئابووری ئێران ساڵانێکە لە گێژەنە دەرچووە گەشەی نەرێنی ڕووخانی بەهای ڕیاڵ بەرزبوونەوەی بێوێنە نرخی دۆلار هەڵاتنی سرمایە و جاخستنی یەکەی بەرهەمهێنەرەکان وێنەیەکە لە سیستەمی ئابووری بەجێهێشت و کە تیادا جوڵە تەنها لە قسەی بەرپرسەکاندا هەیە دەوڵەت بەڕاستی مەیدانی جاوەتە دەست دەڵاڵان و ڕاندخۆرەکان و مافیای خێران کە دۆخی هەنووکەیی بە قازانج دەزان و سرمایە بە قیمەتی نەداری و هەژاری بەشی زۆری خەڵک لەسەر یەک کەڵەکە دەکەن بەڵێەوە لە درێژەدا باز لە ئامانجی ئەم ڕەفتار و سیاسەتە کاتوەڵی ئەنجامەکە ڕوونە کرێکار و کارمەند هەر مانگێک هەژارتر دەبن بەرهەمهێنەر و تەولێت کۆنەندە لە مەیدان دەردەچێت تەنها گروپێکی کەم نزیک لە ناوەندەکانی دەسەڵات لەم ئاژاوەیە سوود وەردەگرن ئابووری ئێران لە ئۆتۆمۆبیلێک دەچێت کە مەکینەی هەیە مۆتۆری هەیە دووکەڵ دەکات لە دندە خەلاس پڕدەنگ پڕدووکەڵ بەڵام بێجوڵەیە و لە جێ خۆی وێستا هیوا بە سەرمایه‌گوزاری ناوخۆیی یان دەرەکی بە تەواوەتی ڕەنگی نەماوە چونکە کەس لە بازاڕێکدا کە بەهای دراوی ناوخۆی لە یەک ساڵدا زیاتر لە 60% ڕووخاوە ئەزانێت کە سەقامگیری نابینێت سەرمایه‌گوزاری لە وڵاتێکی وادا ناکات دەوڵەتی مەسعودی پزیشکیان هیچ پلانێکی دیاریکراوی بۆ کۆنتڕۆلکردنی تەوەڕۆم و هەڵاوسان باسازی سەرمایەی کۆمەڵایەتی یان زیندووکردنەوەی پەیوەندیە دەرەکیەکان تا بێستا پێشکەشی نەکردووە و پێشکەشیشی ناکات و ناتوانێت پێشکەشی بکات سیاسەتی دەرەوەی وڵات لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا سەرگەردانە و لە ناوخۆشدا دەوڵەت و دەسەڵاتی لە سێبەر بوونەتە کۆسپ لە جێبەجێکردنی ئەو نیمچە بڕیارانش کە دەوڵەتەیەکی دەوڵەتیش نەچاکسازە و نە بڕیاردەرە تەنها جێبەجێکەری فەرمانەکانی خامنەیە دەڕاستیدا دەوڵەتی ئەمڕۆ زیاتر لەوەی دەوڵەتی دیالۆگ و هاوکاری بێت کە لە ئەوڵەوە شعاری بۆدا دەوڵەتی دووبارەکردنەوەیە دووبارەکردنەوەی بەڵێنەکان دووبارەکردنەوەی پاساوە بێ بنەماکان و دووبارەکردنەوەی دەردی بێدەرمانی دەسەڵاتی سیاسی لە وڵاتدا لە خواردترین ئاستی ئەم هەرەمەدا کە لە دەسەڵاتی ئێراندا هەیە کۆمەلگایەکی ماندوو بێمتمانە و چاوەڕوان لە خواری خوارەوەیدا ڕاوەستاوە لە نێویاندا گەنجێک کە ئارەزوەکەی ئیتر پێشکەوتن لە ناوخۆنیە بەڵکو لە فکری دەرچوون لە وڵاتە خێزانێک کە هەر ڕۆژێک لە نێوان مانەوە و ڕۆیشتندا دوو دڵن نەوەیەک کە هیوای چاکسازی لە ناوەوەی لە دەستاوە ئەم دۆخە جۆرێک بێدەنگی بارهێناوە کە ئەڵبەت نیشانەی ڕەزامەندی نییە بەڵکو نیشانەی ماندووبوونێکی هێچگار زۆرە کۆمەلگایە کە ساڵانێک لە ژێرباری بەڵێنە جێبەجێر نەکراوەکان و سیاسەتە ناسەقامگیرەکاندا ماوەتەوە ئێستا لە دۆخی چاوەڕوانێکی گەورەدایە چاوەڕانیەک بۆ گۆڕان بۆ کرانەوە و بۆ هەڕووداوەیەک کە بێتە پێش
بەڵام ئەم چاوەڕوانیە بەڕێکەوت نییە، بەرهەمی سیاسەتێکی دیزاین کراوە، سیستەمێک کە بەهێشتنەوەی خەڵک لە دۆخی چاوەڕوانی تا تێدەکۆشێت جوڵەی لێیان بسێنێتەوە، چونکە لەم سیستەمەدا ئابووری بارەمتەی سیاسەتە، سیاست بارەمتەی ئەمنیەتە، ئەمنیەت بارەمتەی ئایدۆلۆژیایە، ئایدۆلۆژیاش لە خزمەتی مافیای دەسەڵات. بەڵێ دۆخی ئێستا ئەنجامی ڕێکەوتن نییە. کۆماری ئیسلامی لە پێکاتی خۆیدا بانقەس هەڵواسراوی یان چاوەڕوانی وەک دۆخی یاسایی دووبارە بەرهەم دەهێنێتەوە. ئەم سیستەمە تەنها لەگەڵ قەیراندا دەژی و لە نەبوونی قەیراندا دەوەستێ. بڕگاردەرانی ڕاستەقینە لە شوێنێکی لووتکەی دەسەڵاتدا چڕە و پاشمامەی دامەزراوەکان تەنها ڕۆڵی جێبەجێکەریان هەیە. بەڵام هیچ کۆمەڵگایەک ناتوانێت تا هەتایە لە دۆخی وەستان و چاوەڕوانیدا بمێنێتەوە. بەردەوامی ئەم دۆخە دەگاتە ڕووخانی متمانە، سەرمایە، ئەخلاق و هیوە. ڕووخان لە پێشدا لە شەقامەکاندا ڕوونادات، سەرەتا لە مێشکی خەڵکدا ڕوودەدات، شوێنێکە مانە و متمانە دەڕوخێت کە بەنسبەت دەسەڵاتەوە ڕووخاوە. ئێران ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی دیکە پێویستی بە بڕیارێک بۆ داهاتوو بازسازی متمانە، بەڵام هیچ بڕیارێک بێ ئامادەبوونی خەڵک مانای نییە. ڕزگارکردنی وڵات لە دۆخی هەڵواسراوی و چاوەڕوانی تەنها ئەو کاتە دەکرێت کە خەڵک دووبارە بگەڕێنەوە بۆ مەیدانی گفتوگۆ و بڕیاردان. وڵاتێک کە تیادا خەڵک لا ببردرێن زۆر یا درەنگ لە ناوەوە بەتاڵ دەبێتەوە. ئەگەر نوخبەکان بڕیار نەدەن کۆمەڵگا بڕیار دەدات، درەنگتر بەڵام بڕیارتر. تا لە بنامێکی تری بەرنامەکەمان نامەی چالاکێکی مەدەنیە کە لە شاری سنەوە بۆمانی ناردووە. لە نامەکەیدا نووسیویەتی هاوڕێیانی بەرنامە ئێمە بینەران ئەسڵاو.
ئەم نامەیەم بە بۆنەی یادی 3 ساڵی بزوستنەوەی ژینا نووسی بەڵام تۆزە درەنگ ناردم هیوادارم بتوانن استفادە لێ بکەین. سپاس بۆم چالاکە مەدەنیە و ئەسڵاوەکەشی سەرچاوم. لێدا مەدا نووسیبێتی ئێوارە یەکێک لە ڕۆژانی خەرمانانی 1401 بوو. لە قەرەباڵغی پێشانگایەکدا چرپە چرپێک گەیشتە گوێم. چرپە چرپێک کە دوایی لە جیهانێکدا دەنگیدایەوە. خێرا مۆبایلەکەم هەڵگرت و ئینستاگرامم کردەوە هەموو پۆستەکان پڕ بوون لە ناوێکی ئاشنا ژینا مەحسا ئەمینی. ساتێک ڕاوەستام وەک ئەوەی زەوی لە جوڵە وەستا بێت. هەواڵەکانم یەک بە یەک خوێندەوە و هەر ڕاستەیەک وەک چەکوشێک بەسەر سەرمدا دەهات. تووڕەئی گریان هاوار. جیهان لەسەر سرم ڕووخە. ئاخر چۆن دەکرێت میانی کچێکی بێتاوان تەنها بەهۆی چەند تاڵە قژێکەوە بگیرێت؟ بۆچی دەبێت کچێکی گەشتیار و نامۆ و قوربانی تەعەسوب و ستەم بێت؟ بیستنی بێهۆشبوون و چوونە کۆمای ژینای خۆشەویستمان کچی کوردستان دڵی لەرزاندم. تەواوی وجودم پڕ بوو لە تووڕەی و ڕق لە حکوومەتی ئاینی ئاخوندەکان و حکوومەتی تاوانبارەکەیان. هەر ساتێک هەواڵەکانم تەعقیبە کرد و ئارەزوم دەکرد ژیناکەمان لە کۆما بگەڕێتەوە. بەڵام سەرنجام ئەم هەواڵە نەفرەت لێکراوە هات. ژینا تاقەتی نەهێنا. کچی کوردستان کچە ئازا و مەزلومەکەمان گیانی لەدەستە. بەڵێ لە درێژەی ئەم نامەیەدا چالاکە مەدەنیە لە سنەوە بۆی نووسیبین کە بە بیستنی ئەم هەواڵە کوردستان چوە ناو ڕەشترین ماتەمی خۆیەوە. بەیانی ڕۆژی 25 خەرمانان تەلەفۆنەکان یەک لە دوای یەک زەنگیان دەدا. هەموو لە یەکتریان دەپرسی ئەچی بۆ سەقز و هەموو یەک قسەیان دەکرد. دەچین بۆ ماڵاوایی لە ژینا و نەفرەتکردن لە ستەم و بێعەداڵەتی. ئەو ڕۆژە سەقز نوقم بوو لە خەمدا. ڕێگای گۆڕستان یاکی پڕ بوو لە کۆمەڵێکی تووڕا خەمگین و یەکگرتو. ژنان و پیاوان پیر و گەنج بە چاوی گریانەوە بە ڕوخساری خەمبارەوە بەڵام تووڕە و بێزار و ببورن پڕ لە ڕق لەم حکوومەتە تاوانبارە هاتبوون تاوەکو ژینا بەڕێ بکەن. ئامادەبووان بەرچاوی خەڵک لەو بارودۆخە زۆر ئەمنیەدا خۆی نیشانەی ئازایی نەتەوەیەک بوو کە ئیتر تااقەتی بێدەنگی نەبوو. لە ناو ئەو هەموو فرمێسک و ماتەمەدا هەستێکی نوێ لە دڵمدا گەشەی کرد. هەستی هیوا بە بێداری، بە یەکگرتووی، بە دەستپێکی وەرزێکی نوێ بۆ ژن و پیاوانی ئەم خاکە. هەستم دەکرد ژینا بە ڕۆشتنی تۆوی ئاگایی و ئازادی لە دڵی نەتەوەیەکداچان. هەر لەوێ لە ناو ئەو کۆمەڵەدا لە سەرمای ماتەم و تووڕەییدا دەنگی ژن ژیان ئازادی بەرزکرایەوە. منیش بە هەموو وجودمەوە دووبارەم دەکردەوە بەڵێنم بە خۆم و ژینادا ئەم ڕێگایە بەردەوام دەکەم تا دوایین هەناسە بۆ ئازادی و یەکسانی دەجەنگم. لەم ڕۆژەوە بڕیارمدا بێدەنگ نەبم. بوومە ئەندامی گروپی چالاکانی مافی ژنان و یەکێک لە چالاکانی مەدەنی سنە. چالاکیەکانم بە باوەڕ و خۆشەویستی بەردەوام کرد سەرەڕای هەموو مەترسی و هەڕەشەکان. دەمزانی ئەم ڕێگایە پڕە لە ئازار و مەترسی بەڵام باوەڕم هەبوو کە پاشەکشە واتە پشتکردن لە ژینا و هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. ساڵی دواتر لە یەکەم ساڵیادی گیانەدەستانی ژینادا لە مەیدانی ئازادی سنە بەشداریم کرد. لەوێ بوو کە هێزە لیباس شخصیەکان پەلاماریان دامەوە و دەستگیریان کردم. چەند ڕۆژێک لێپرسینەوە هەڕەشە و ئازاری دەرونی و ڕەوانیاندام. ناچاریان کردم پەیماننامەیەک بنووسم تاواکو و ئازادم بکەن. بەڵام ئەم نووسینە تەنها واژوەیەک بوو لەسەر کاغەز نەک لە دڵمدا. من بۆ بەڵێنەیە کە لە گۆڕستانی یاکی بە ژینا و هەموو گیان بەختکردووان دابووم هێشتا وەفادارم. ئەمڕۆ سەرەڕای هەموو مەترسی و فشارەکان هێشتا ماندوو نەبووم، ناومێد نەبووم، هێشتا بە هەمان ئەو ئەندازەیە ڕۆژی یەکەم باوەڕم هەیە. دەزانم سەرکەوتن نزیکە. ڕۆژێک دێت کە ئەم سیستەمە پیاوسالار و ژنستێزە دەڕوخێت. ئێمە ژنانی کورد و ژنانی ئێران بە سەربەرزیەوە هاوار دەکەین ژینا ڕێگات بەردەوامە. من تا دوایین هەناسە لەسەر ئەم بەڵێنەم دەبێنمەوە پژی ژن ژیان ئازادی. سپاس بۆ نامەی ئەم چالاکە مەدەنیە کە لە شاری سنەوە بۆمانی ناردن. سپاس و دەستیان خۆش بێ. نامێکی کاک برهانمان هەیە بخوێنەوەیان ناوبڕێک وەربگرن بینەرانمان. بەڵێ
بەناو بڕێک وەربگرین اینجا زۆر باشە ناو بڕێک ببینن بەنامەیەک لە کاک بورهانەوە دێنەوە خزمەت. شقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو تەوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەلادە ژینای چاوجوان ئەگریجت لەسەر کۆڵمت بەلادە ژینای چاوجوان سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئەورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتوون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کۆمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتوون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کۆمت بەلادە لە چەکلادە بینەرانی خۆشەویست نامەیەکمان هەیە لە ئەوەی بینەری خۆشەویستەوە بە ناوی کاک بورهان لە نامێکدا بووی نووسیبین ئەڵێت پێشەوانەی پێشبینی هەندێک کەس کە پێیان وایە بە کۆتای هاتنی شەڕی خوێناوی غەزا ئەگەری شەڕی نێوانی کۆماری ئیسلامی و ئیسرائیل زیاد دەبێت پێشبینی من ئەوەیە کە مەودای گفتوگۆ و ڕێکەوتن دەگاتە بەرپرسانی ئێرانیش واتە بە پێشەوانەی و بۆچوونەی شەڕ بیر دەکاتەوە کاک بورهان و دەڵێت کە تابۆکانیش دەشکێن لە پێشدا سەرکردەکانی حەماس پێیان وابوو ئیسرائیل تااقەتی دانی 1000 کوژراوی نییە کەچی وانەبوو ئیسرائیلیش پێی وابوو دەرفەتی سڕینەوەی حەماس لە ناو فەلەستینیەکاندا ڕەخساوە کەچی ئەویشی بۆ بەدینە هاتووانەبوو هەردووکیان بە هەڵە پێیان وابوو کە بە شەڕ دەتوانن بگەنە ئامانجی خۆیان و وانەبوو ئەمڕۆ حەماس پەیماننامەی ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل واژۆ کردووە و لە هەوڵەکانی ترامپیش سوپاسی کردووە شتێک کە لە پێشدا هەرگیز باوەڕی پێ نەدەکرا کۆماری ئیسلامی پێی وابوو بە موشک بارانکردنی حیفا و تەلاویب ئیسرائیل لەگەڵ خاک یەکسان دەکات کە بۆی نەکرا ئیسرائیلیش پێی وابوو بە 12 ڕۆژ خێرشی ئاسمانی و کوشتنی فەرماندە و بەرپرسانی ئەتۆمی کۆماری ئیسلامی دەڕوخێ و ڕووی نەدا بۆ دەڵێت بۆیە من پێم وایە لە سەدەیەکدا دەژین کە سەدەی چەک و شەڕ نییە و رووسیا و ئۆکراینیش ناچارن بەم زوانە ئاشتی بکەن یەمەنیەکانیش ناچارن چەکەکانیان دابرێن هیچ چەکێک ڕازگۆیی و سەرکەوتن ناهێنێ هیچ شەڕخوازێک لە فشاری بیرۆڕای گشتی جیهان و وڵاتەکەی بە دوور نامێنێت کاک بورهان لە ئێدامەدا دەڵێت جیهان بەرەو بەکارهێنانی زیاتری ئەقلانیەت و گرنگیدان بە خواستی خەڵک لە جوڵەدایە نەترام دەتوانێت بەرپرسی ئەم ڕێگایە بگرێت نەبوو پوتین نە نەتانیاهو نا بەرپرسانی کۆماری ئیسلامی ئینسانی سەرگوێزەوی ئیتر ئەم دۆخە جەهەنەمیە قبول ناکات
تونندراوەکان لە هەر وڵاتێکدا یان خۆیان لەگەڵ بیرڕای گشتی و خواستی نەوەیەکەدا دەگونجێنن یان بە خێرایی وەلادەندرێن. لۆژیک ڕێگا نادات ژمارەیەکی کەم بە پشتبەستن بە زۆر بتوانن لە درێژخایەندا سەرکەوتوو حکومڕان بمێنەوە. من بڕوام وایە بەرپرسان ئێرانیش لەم لۆژیکە بەدوور نین. زۆر و سەرکوت ناتوانێت بۆ درێژمەوە دەوام بێنێ. سەرنجام یان ڕێگای تەسلیم دەگەرنە بەر یان تەسلیم دەکرێن. ئەمە تەنها پێشبینیەکی خۆشبینانە نییە، واقعەتێکی حاشا هەڵنەگرە کە بە ئەزمموی زۆر دەستکەوتووە. لە دنیای نوێدا تۆندراوەکان و شەرخوازەکان شوێنیان نییە، تەنانەت ئەگەر ماوەیەکیش بە زەبری چەک خۆیان بە خەڵک بسەپێنن، دیسانەوە ناچارن ملکەچی ویست و ئیرادەی زۆربەی خەڵک بۆ بەدیهاتنی ئازادی و یەکسانی بن. کنج یک خونه سر که پر تنهاییه، منم و قناریم که صداش طلاییه، نمیدونم چی میگه، ناله هاش کجاییه، بندی زمین که نیست، قاصد رهاییه، نفس نفس قفس بس، نفس نفس قفس بس، نفس نفس قفس بس، نفس نفس. زۆر بەجاخەوە ئاگادار بووین کە کاگە پایدار عەزیزی مرۆڤێکی مەتین میهرەبان وازە لە وڵاتی سوید کۆچی دوایی کردووە. کاگە پایدار هەموو تەمەنی خۆی تەرخان کرد بۆ خەباتکردن لە پێناوبەرگری لە ئازادی و بەرەنگاربوونەوەی ڕژیمی ئادام و سەرکوتگەری کۆماری ئیسلامی. کاک پایدار و خێزان و نسیکەکانی ئازار و ئەشکەنجەی زۆریان چێشت و لە ماوەی چەندەی دواییدا نەک تەنها خەمباری قوربانیبوونی بنەماڵەکەی بوو، بەڵکو بۆ خۆیشی زیانی جەستەی و دەرونی زۆریشی چێشت. بە جەستەیەکی سەخت کە لەبەر تەقینەوەی مین لە کاتی هەڵگرتنی تەرمی هاوڕێیانی تووشی نوقسانی جەستەیی بوو، بەڵام بەدڵێکی پڕ لە هیوا و خۆشەویستی بۆ ئازادی هەرگیز بێدەنگی هەڵنەبژارد و تا دووە ساتەکانی ژیان لە دژی دیکتاتۆریەتی ئیسلامی جەنگاوە و خەباتی کرد. لە سەردەمی پەنابەری و سەرەڕای ئازار و ئەشکەنجەی جەستەیی کە لە تەقینەوەی مین بەسەریدا هاتبوو، هەمیشە بۆ دیفاع لە ئازادی و یەکسانی ئامادە بوو و چالاک مایەوە. کاک پایدار نمونەیەک بوو لە ئازایەتی، ڕاستگۆیی و جەسارەتی شۆڕژگێڕانە. ئەمڕۆ کە دڵە مێهرەبانەکەی لە لێدان وەستاوە، خێزان و یاران و نزیک و دوورەکانی خەمبار کردووە. ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەوە لەلایەن حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان لە خێزان و هەموو هاوڕێ و نزیکەکانی کاک پایدار دەکەین. یادیان بەرز و بەڕێز. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە کاگ محەممەد مەلەکی هونەرمەندی بواری خەت و نیگارکێشی خەڵکی شاری سەقز ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی بیسی ڕەزبەر بەهۆی نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کردووە. کاک محەممەد لە بنەماڵەیەکی مامناوەند لە ساڵی 1336 هەتاوی لە شاری سەقز چاوی بە دنیا پشکوت. هەر لە تەمەنی مێرمنداڵیە و بە شێوازێکی خۆڵقێنەر خۆی لە بواری هونەریەوە پەروەردەکرد. کاک محەممەد لە درێژایی تەمەنیدا دەشت بە دەسەڵاتی گەندەڵ و هەروەها زوڵمی حکوومەت لەسەر خەڵک ڕاوەستا و هیچ کاتێک بێدەنگ نەبوو. بەداخەوە تاڵیەکانی ژیان چیتر مەجای بە کاک محەممەد نەدا و لە تەمەنی 67 ساڵیدا بەهۆی شێرپەنجەوە ماڵاوایی لە ژیان کرد. تەرمی کاک محەممەد بە بەشداری بەرینی خەڵکی شاری سەقز و شارەکانی دیکەی کوردستان لە گۆڕستانی ئایچی ئەسپەر دەکرا. هەر بەم بۆنەیەوە ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرێخۆشی خۆمان ئاراستەی هەواڵان و بنەماڵەی ئازیزیەکەی. یادیان بەرز و بەڕێز.
بینەرانی خۆشەویستی ئەمە و بینەران بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەمان زۆر سپاس بۆ نامەکانتان و بۆ بابەتانەی کە نردبووتان و بەرنامەکەتان پێ ڕەنگینتر کردەوە. زۆر سپاس بینەرانی خۆشەویست کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچی زیاتر هەڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕا بۆ شوونی خۆتان بۆمان بنێرن. جارێکی تر سپاس و ماڵەوە.